تقریبی ئەوە بۆ فترەیەکی زۆرە پێ لە 2 ساڵەچێت ئەم ڕێگای سەرەکی گوندەکانی ناوچەی تاوگۆزی و ناوچەی شەمێران و ناوچەی ئیمامی داخراوە و ئەمەش بۆ تەمایی زەحمەت و ماندووبوون بۆ گوندنشینانی دەڤەرەکە و منتیقەکە. دیارە ئێمە زۆر هەوڵماندا لەگەڵ لایەنی پەیوەندیدارە بۆ ئەوەی بکەینە ئەنجامێک بۆ ئەوەی ڕێگاکە بکرێتەوە بۆ گوندنشینانی ئەم منتیقەی ئێمە. سەبەبی داخستنەکەی سەرەتا بە ناوی کۆمپانیاوە، بە ناوی کۆمپانیا و بە ناوی چاکردن و تەعمیدکردنی ئەم ڕێگاوە بەوە دابەزینە ناو مۆزوعەکەەوە. دواتر ئێمە شتمان قەیناکە مادەم چاکیەکەن و ئەوە شتێکی ئاساییە و ئێوە ومایی دەستخۆشیە، بەڵام ئەکو دوای چاکردنەکەشی ئێمە قسەمان کرد لەگەڵ کۆمپانیەکە ئەوەتی هیچ پەیوەندێکی بێمەوە ماوە ئێمە حەق و حقوقی خۆمانمان وەرگرتووە و دواتریش من پرسیارەکەم لە لایەنی پەیوەندیدار ئەوانەی کە سەبەبن بۆ ئەمەیان داخستووە بوونە تەمای زەحمەت و ماندووبوون بۆ گوندنشینانی دەڤەری ئەو بەری سیروان و تایبەتی ناوچەی تاوگۆز و ناوچەی شەمێران و ناوچەی ئیمامی. ئایا دۆکۆمنتێک هەیە؟ ئایا بەڵگەیەک هەیە لەسەر ڕاستپارن؟ ئایا بەپێی چی ڕێنمەیە داخراوە؟ ئایا لە وەزارەتی ناوخۆوە کتاب کراوە بۆ ئەم ڕێگا داخرێت؟ ئایا لە وەزارەتی ئاوادانکردنەوە کتاب کراوە بۆ ئەوەی داخرێت؟ ئایا لە بەنداوەکانی عێراق و حکومەتی ناوەندی کتابی کردووە بۆ ئەوەی شۆڕ بوو بێتەوە بۆ خوار و ئەمان تەنفیز بوو؟